سلاوی خوای گەورەتان لێبێت من منسوول باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە لە ڤیدیۆیەکی نوێ پێداچنەوە بۆ بەرهەمێکی تەکنۆلۆژی لەگەڵتانین. دەبێتان دەچێت بەرهەمی ئەمڕۆمان بەرهەمێکی زۆر ناوازەیە کە کۆمپانیای ئۆتۆکاستە کە بە تایبەت بۆ تێک پلەس نێردراوە وەکو یەکەم یوتیوبەر لە سەرتاسەری عێراق. ئەم بەرهەمە لە بەردەستی ئێمەیە بۆی پێداچنەوەی بۆ بکەین. بەرهەمێکی زۆر ناوازەیە، بەرهەمی ئەم جارەشمان جیاوازە. بەرهەمەکەمان بەرهەمێکی زۆر بچووکە. پێگومان لەوانەیە هەمووتان چاوەڕێ بکەم بزانم بەرهەمە ناوازەیە چییە کە لە نێو دەستەکانیشمدا خەریکە بزر دەبێت لەبەرەوەی بەرهەمەکە چێشی سووکە و هەروەها بچووکشە. پێگومان بەرهەمەکە بەرهەمێکی ناوازەی تەکنۆلۆژیە. لەوانەیە بەشێکی زۆرمان ئەوانەی ئۆتۆمبیلیان هەیە پێویستیان بەم بەرهەمە ناوازەیە بێت. پاشکەمێکی تر دەگەڕێنەوە وڵاتان بۆ پێداچنەوە بەم بەرهەمە ناوازەیە. ئەوەی بینیتان لە کارتۆن درێنانی بەرهەمەکە بوو. هیوادارم بەدڵتان بێت. دووبارە سلاوی خوای گەورەتان لێبێت. سوپاس و سایش بۆ خودای گەورە کە کۆمپانیا جیهانیەکان بەردەوام لە پاڵپشتیکردنی تێک پلەس بەناردنی بەرهەمە ناوازەکانیان بۆی ئێمە پێداچنەوەی بۆ بکەین و هیوادارم بەرهەمەکانی ئێمە جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. بێگومان بەرهەمی ئەمڕۆمان بەرهەمی کۆمپانیای ئۆتۆکاستە کە ئۆتۆکاست پلەی 2 ڤیدیۆ پڕۆیە. بێگومان بەرهەمەکە بەرهەمێکی زۆر ناوازەیە کە دەتوانین بڵێین بەرهەمەکە قەبارەکەشی زۆر بچووکە و کێشەکەشی سووکە و لە کاتی بەکارهێنان شوێن و جێگەی زۆرمان لێ ناگرێت. بەرهەمێکی زۆر ناوازەیە کە ئەمەی دەیبینن. بەرهەمەکە بەراورد بە نێو دەستەکانم توانم بڵێم لە نێو دەستەکانم بزر دەبێت کە ئەمە ژوا دەکات کە درێژەکەی توانین ئاماژەی پێ بدەین 85 میلیمەترە و هەروەها پانیەکەشی تەنیا 48 میلیمەترە و ئەستوریەکەش تەنیا 14 میلیمەترە. لەگەڵ ئۆتۆمبیل پەیوەست دەکرێت کە پشتگیری لە 98 ئۆتۆمبیلەکان دەکات و دەتوانین بڵێن پشتگیری لە هەر سێ دۆخی یاخود بڵێن تایبەتمەندی ئەندرۆید ئۆتۆ و هەروەها ئەپڵ کارپڵەی و هەروەها سکرین میرەر یاخود شێرکردنی سکرینیش دەکات کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە. وەک دەزان بەشێکی زۆری ئۆتۆمبیلە مۆدیل بەرزەکانی ئێستا ئەندرۆید ئۆتۆیان تێدا و هەروەها پشتگیری لە کارپڵەیش دەکەن، بەڵام لەبەر سەیفتی و لەبەر باری پارێزگاری سەرنشینەکان ڕێگەنادەن ڤیدیۆ لەسەر ڕۆنمای ئۆتۆمبیلەکان لێ بدەیت و تا ئەو ڤیدیۆیانی یوتیوب یاخود فیلم یاخود هەر شتێکی تر. بێگومان ئەم بەرهەمە جێگرەوەی ئەمەیە کە شتێکی زۆر ناوازیە و دەتوانم بڵێم یەکێکە لە باشترین ئەو ئەندرۆید ئۆتۆ یاخود ئەو کارپلەیانەی کە ئێستا لە بازاڕەکان هەن و هەروەها ئێستا بەرهەمەکەش داشکانی بۆ کراوە دواتر دێنە سەر نرخەکەشی شتێکی زۆر ناوازەیە. بێگومان بەرهەمەکە چارەسەرکەرێکی زۆر باشی لەسەرە کە هین کۆمپانیا ئۆتۆکاستە دەتوانین بڵێن لە بەشێکی زۆری ئەو بەرهەمانەی کە هاوشێوەی ئەم ئامێرن یاخود دەتوانین بڵێن وەکو ئەمە کار دەکەن خێراتر و باشترە و هەروەها بەرهەمەکە دەتوانی لە کاتی بەکارهێنانی سەیری یوتیوب بکەیت و هەروەها پشتگیری لە ئەمازۆن ڤیدیۆ دەکات و هەجگە لەمانە پشتگیری لە هۆلو دەکات و دەتوانی تیکتۆک ئەپی تیکتۆکشی لەسەر بەکاربێنی و ئەپی سپۆتیفایشی لەسەر بەکاربێنی و سیستەمەکەشی ئەندرۆیدی 12 و زۆر بە ئاسانی دەتوانی لە ڕێگەی سیستەمەکەیەوە هەرچی بەرنامەیەکت بوێت دای بگریت و لەسەر ڕۆنمای ئۆتۆمبیلەکانمان بەکاری بهێنین کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە. بەرهەمەکە بەرهەمێکی زۆر تایبەتە و هەروەها دەتوانی لە ڕێگەی مۆبایلشەوە بە شێوەی وایرلس ئەندرۆید ئۆتۆ و هەروەها کارپڵەی پێوەست بکەیت و سەیری ڤیدیۆش بکەیت کە ئەمەش یەکێکە لە تایبەتمەندیارە گرنگەکان کە بەشێکی زۆری ئەو کەسانی ئەمڕۆ ئۆتۆمبیلی بەرزیانەیە یانەوێ سەیری ڤیدیۆکانی یوتیوب بکەن لە ڕۆنمای ئۆتۆمبیلەکانیان. بێگومان دەتوانی بەرهەمەکەش لەگەڵ مۆبایل پێوەست بکەیت کە ئەپێک تایبەت بە خۆی هەیە و هەروەها دەتوانی لە ڕێگەی فلاشیشەوە فلاش پێوەست بکەیت و ڤیدیۆش لێ بدەیت کە ئەمە شتێکی ناوازەیە. بە هەمان شێوە نوێکاری یاخود سۆفتوێر ئەپدەیتی بەرهەمەکە بکەیت کە ئەمە شتێکی ناوازەیە و دەتوانم بڵێن بەرهەمەکە لە چاو بەشێکی زۆر لەو ئامێرە ئەندرۆید ئۆتۆ یاخود
کارپلەیانەی هەن لە بازارەکان باشترە و چێشی سوکترە و بچووکتریشە بەراورد بە مۆبایلی سامسۆنگ S25 ئەڵترا بوادای بنین بەرهەمەکەمان زۆر بچووکە و شتێکی زۆر ناوازەیە و شتێکی گرنگتریش کە پێویستە ئاماژی پێ بدەم ئەوەیە ئامێرەکە تەنیا لە ماوەی 14 چرکە دەتوانین ڕێکۆنیەکە یاخود پێیوەست بکرێتەوە کە ئەمەش خێرایەکی زۆر باشە لە کاتی کوژانەوە یاخود پێکردنی ئۆتۆمبیل کاتێک ئامێرەکە هەڵدەبێت و دەکوژێتەوە تەنیا 14 چرکەی پێویستە بۆ ئەوی دووبارە ڕێکۆنیەکت یاخود بڵێن کۆنیەکت بێتەوە بە ئۆتۆمبیلەکەمان ئەم بەرهەمە گرنتی کۆمپانیای ئۆتۆکاست ئێستا لیnkەکان لە بایۆ دادنین لە کۆمنت دایدنین و هەروە لە دیسکریپشنی یوتیوبەکەشمان دایدنین بە نرخی تەنیا $93.99 بەردەستە بۆ فرۆشتن و پێشتریش نرخەکەی بە نزیکەی $150 بووە و ئێستا داشکانی بۆ کراوە دەتوانن بەم نرخە بیکڕن و یەکێکە لە باشترین ئەو ئامێرانەی کە لە بازاردا هەیە و لە هاوشانی خۆی کە وەکو ئەم کار دەکەن ئەمە یەکێکە لە باشترینەکە یەکمان ئەم ڤیددیۆیە سپۆنسەر کراوە و پشتگیری کراوە لەلایەن کۆمپانیای ئۆتۆکاست ئێمە سوپاسیان دەکەین بەرهەمێکی ناوازیان بۆ ئێمە ناردووە و هیچمان نەماوە دەربارەی ئەم بەرهەمە بیڵین ئەوەی هەبوو خستمانە ڕوو تا ڤیددیۆی داهاتوو بەڵام پێش ئەوەی داحافیزی بکەین کە سبسکرایب چناڵەکە ئێمەتان لەبیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیددیۆکان بکەن بە زەنگوڵەکەش چالاکەم بۆی لە کاتی دانانی ڤیددیۆ ئاگەنامەی چناڵەکەما بێەوەی خۆشێزگات تاکو ڤیددیۆی داهاتوو بەخوا گەورەتان دەست پێین خواتان لەگەڵ